کۆڵی پەرلەمانی کوردستان ڕوویاندا وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانەوێ دید و تێڕوانینی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بخەینە ڕوو. یەکێک لە شانازیە مێژوویەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئێمە داکۆچیکاری سەرسەختی مافەکانی ژنان بووین و لەسەر دەستی سەرۆکمان خوالی خۆشبوو سەرۆک مام جەلال نەریتی داکۆچیکردن لە مافەکانی ژنان داهێنراوە و هەمیشە پشتیوانێکی بەهێزی داکۆچیکردن لە مافەکانی ژنان بووە. ئەکید چ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو فراکسیۆن چ ئێمە وەکو حیزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەک پاش گەزی لەو مەبدەئانەمان ناکەین بەڵکو پێمان وایە ژنان کۆڵەگەیەکی هەرە گرنگی کایەکانی کۆمەلگان و پشتیوانی سەرسەختی لە مافەکانی ژنانە بین و بۆ یەکسانی جێندەری لە هەرێمی کوردستان ئێمە خەبات و تێکۆشانمان لە ڕابردوو چۆن کردووە لە داهاتوشدا لەسەر ڕێباز و ڕێزکەی سەرۆک مام جەلال بەردەوامە بین لە پشتیوانیکردن لە مافەکانی ژنان و لە یەکسانی جێندەری نێوان ژنان و پیاوان. بۆ ئەمەش ئێمە یەکێک لە فەزڵەکانمان ئەوەیە کە یەکەمین یەکێک یەک وەزیری ژن لە کابینی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە لە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانە، یەکێک لە پۆستە باڵەکانمان کە لە پەرلەمانی کوردستان بەرکەوتووە بە شانازیەوە یەکێک لە ژنە تێکۆشەرەکانی خۆمان کردوتە سەرۆکی پەرلەمانی کوردستان. ئەمەش بەڵگە و دەلیلە بۆ ئەوەی کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان بەجددی کارەکە بۆ دەستەبەرکردنی مافەکانی ژنان و داکۆچیکاری سەرسەختیشە لە مافەکانی ژنان. بۆیە ئەمانەوێ ئەمە بۆ هەموو لایەک ڕوون و ڕەوان بێ کە تێڕوانین یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆن سەبارەت بە مافەکانی ژنانمان و ئەمە لە ئۆرگانە حیزبیەکانیشمان ڕەنجیان داوەتەوە تەنانەت لە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیەکی ێجگار زۆر ژنانمان هێناون پێش لە ئۆرگانە جیاجیەکان دەست بەکارن و لە داهاتوشدا ئێمە تەئەکی دەکەینەوە کە پشتیوانی لە مافەکانی ژنانەکەین. سەبارەت بە پەیوەست بە ئەو بابەتەی کە سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ کردی ئەو هەڵسو کەوتە ئێمە بە دووری ئەبینین لە ئاکار و ڕەوشتی پەرلەمان و پەرلەمانتار چونکە بابەتێکی وا هەڵوێستێکی کردارەکی وا بەرامبەر نەکرا کە ببێتە مای کاردانەوەی ئەوەی کەوا پێڵاو بگرێتە مەنەسەی خوارەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. بۆیە ئێمە ئەم هەوڵە بە هەوڵێکی ناڕاستە بینین و بەکارێکی ترسنۆکانەشی ئەبینین و بە شێوازێکی شەبینی کە ئەمە هەوڵێکە بە ئاراستەی بانگەشەکردن بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق کە بەداخەوە کە ئەمە زۆر جار بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنتی سۆشیال میدیاش ئەم تەسەڕوفاتانە ئەکرێ. ئێمە پێمان وایە هەموو لایەکمان ئەبێ لە هەلومەرجی ئێستادا کە بار و دۆخی گوزەرانی ژیانی هاوڵاتیان خراپە تەئکید لەوە بکەینەوە موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی بدرێ، لێبڕینی موچە کۆتایی پێبێ، موچەکانی پێشمەرگە لە کاتی خۆی دابدرێ و هەوڵ بدەین چاکسازی لە دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەردەوام بێت و هەروە هەوڵ بدەین چاکسازی لە سەرچاوەکانی داهات بکەین بە تایبەت لە نەوت و لە سەرچاوەکانی تریج و کار بکەین بۆ هەمەسەشکردنی سەرچاوەکانی داهات و تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستانیش. ئێمە لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی زۆری لە پێناوی ئەم ئازادی ئەمڕۆ داوە. ئێمە لە مانجی ئازارین لەم ڕاپەڕینەدا کە ڕۆڵی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری هەبوو لە ڕزگارکردنی شار و شارۆچکەکان. بۆیە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بەبەری ڕەنج و خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسەتەکانی تر ئەزانین و بەبەر و ڕەنج و خەبات و تێکۆشانی شەهیدانی شۆڕشی نوێ بەڕێبەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانین. بۆیە ئێمە لە داهاتوشدا وەک چۆن لە پێشودا لە پێناوی چەسپاندنی حکوومەتی هەرێمی کوردستان و چەسپاندنی دام و دەستگا دەستوریەکان لە هەرێمی کوردستاندا خەباتمان کردووە، تێکۆشاوین، قوربانیمان داوە. لە ئێستاشدا و لە داهاتوشدا لە پێناوی جێگیرکردنی پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە ئامانجی خزمەتکردنی هاوڵاتیان، بە ئامانجی چاکسازی، بە ئامانجی زیاتر ئاوەدانکردنەوەی کوردستان بە هەمان نەفەسی جاران لەسەر ڕێبازی سەرۆک مام جەلال درێژە بەو خەبات و تێکۆشانە ئەدەین. بە پێویستمان زانی ئەم بابەتە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ڕوون بکەینەوە. ئێستاش یەکێک لە خوشکە بەڕێزەکانمان ڕوونکردنەوەی بابەتێکی تر هەر پەیوەست بە بڵێن بە داکۆچیکردن لە مافەکانی ژنان و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەدا. فەرموو سەرمەخان. سڵاوتان لەبێت. من سەلما نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانم، فراکسیۆنی سەوز لە لیژنەی ژنانی پەرلەمانی کوردستان.
هەمیشە سیاسەت یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبەکەمان و فراکسیۆنەکەمان بەو ئاراستەیە بووە کە ئێمە بتوانین داخۆیی کارێکی سەرسەختی مافەکانی ژنان بین لە ناو پەرلەمانی کوردستاندا و کارەکانیشمان لە ماوەی ڕابردوودا هەر بەم شێوازە بووە دووە دەشمانەوێت لە داهاتوودا تا کۆچیکارەکانمان سەرسەختتر بێ بۆ داکۆچیکردن لە مافەکانی ژنان و کچانمان لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی بۆ کۆی کاک لوقمان باسی کرد من زۆر لە قسەکانی جەنابیان دووبارە ناکەمەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم حزب بووە کە زۆرترین ژنی لە سەرکردایەتی حزبەکەی بووە لە مەکتەبی سیاسی بووە لە قایم بەڕێوبەری گشتی لە جێگری پارێزگار هەروەها لە هەموو کابینەکاندا زۆرترین کابینەکانی حکوومەت یەکێتی ژنی تاقانەی وەزیری هەبووە لە ناو کابینەکاندا و لە دوایین هەوڵی ژنانی یەکێتی بۆ پۆستە باڵەکان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستانە کە یەکێکە لە ژنەکانی سەرکردایەتی یەکێتی و سەرکردایەتی سەرۆکایەتێکی گەورە و گرنگی پەرلەمانی کوردستان دەکات بۆیە ئێمە جارێکتر جەخت دەکەینەوە لەسەر ئەوەی کە ئەو ڕێبازەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان فێری کردوین و ڕێبازی داکۆچیکردنی بەڕێز جەنابی مام جەلال و ئەوانەی دوای ئەویش کە لە یەکێتیدا باڵا دەستن بۆ داکۆچیکردنە لە مافەکانی ژنان لە هەرێمی کوردستان و ناو پەرلەمانی کوردستانیش ئەو یاسا و پرۆژانەی کە دێنە ناو پەرلەمانی کوردستان ئێمە وەکو هەموو ئەو ژنانی کە لە ناو فراکسیۆنەکەداین هەمیشە داکۆچیکارێکی سەرسەختیشین لە داخوازی و مافەکانی ژنان ومێینەبوونی خۆشمان پێ عیب نییە و شانازێکی گەورەی پێوە دەکەین و ئاواتە خوازین و هیوایەتیشمان ئەوەیە کە ئێمە لە کابینەکانی داهاتوودا ڕێژەی ژنان لە ناو پۆستە باڵەکانە زیاتر بێ لە ناو ئەنجومەنی وەزیرانە زیاتر بێ و ئەو ژنانی کە ئێستا لە پۆستە باڵەکاندان بێگومان ڕێگە نیشاندەرێک دەبن بۆ ئەوی ئێمە بتوانین لە ئایندەدا ژنانی زیاتر لە پۆستەکانە باڵا دەست بن بۆی ئەمە جارێکتر تەئکید دەکەینەوە لەسەر ئەوەی کە ڕێزگرتنی ژنان ڕێزگرتنە لە خوشک و دایک و کەس و کاری خۆمان و ئێمە داکۆچی کارێکی سەرسەخت دەبین لەم بابەتە و تعبیرکردنی هەر کەسێک هەر ئەندامێک لە هەر حزبێک بێت نەک حزبی ئێمەش بێ شتێکی شخصی ڕایەکی تایبەتی خۆی دەردەبڕێ ئەوە تعبیر نییە لە ڕای فراکسیۆنەکەی و تعبیر نییە لە ڕای سیاسەتی حزبەکەی چونکە دەنگدانەوەیکی گەورەی ئەم بابەتەش ئەوەیە کە سیاسەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا ئەو ئاراستەیە نەبووە بۆیە بابەتەکە بەو جۆرە دەنگدانەوەی گەورەی هەبووە لەوانەیە لەلایەنێکی سیاسی تر وایە لە شوێنێکی تر وایە بەو جۆرە نەبووە بەڵام یەکێتی لەبەرەوەی لە ئەوڵەوە هەتاوەکو ئێستا ئەو داکۆچی کارە سەرسەختە بووە بۆیە دەنگدانەوەکەشی بەو جۆرەیە بەڵێ لەگەڵەوەشدا ئەمێ بابەتێکی تر باز بکەم بۆ بەڕێستان ئەوەی کە دەکرێت بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان ئەوەیە کە ژنە بەڕێزیان و ژنبوون لە وڵاتی ئێمە زەحمەتە و ئێمە داوا دەکەین دەستگاکانی ڕاگەیاندن حزب و لایەنە سیاسیەکان هەموو لایەک پشتگیر و پشتیوانی ژنان بن بۆ ئەوەی بتوانین لە پۆستەکانە سەرکەوتوو بن و بۆ ئەوەی بتوانن لە پۆستە باڵەکاندا بە سەرکەوتووی بڕۆن چونکە پێمان وایە هەندێک لەو هەوڵانەی دەکرێت ئەو هەوڵانەیە کە بەرامبەر بە ژنێک دەکرێت جینا هەموو دەستگاکانی ڕاگەیاندن شاهێدی ئەوە دەن کە زۆر جار بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان لە جەلسە نەبێ ئەو هەڵوێست و کردارانە ڕوو نادات بەڵام ئەو کاتێک کە جەنابیان لەوێن بە نەرمونیانی خۆیان بە هەڵوێستی جوامێرانەی ژنانەی خۆیان جواب دەدەنەوە بەڵام استقلالی نەرمی و نیانی و ژنایەتی دەکرێت بۆی هیوادارین حزب و لایەنە سیاسیەکان زیاتر و زیاتر پشتگیر و پشتیوانی ژنان بن و زۆر سپاس